لە بەرنامەیەکی نوێی GPS لە ڕۆژهەڵاتی نیشتیمان ورمێمان بەجێهێشت و ئێستا لە شاری شنۆین کە بە شاری جێلاس بەناوبانگە. خۆشەویستان، وەک هەمیشە ئێمەی کورد بە میوان دۆست و نان بدە و میرەبان ناسراوین. دوێنێ بۆ خۆم لەگەڵ ستافەکەمە ستافی GPS ئەومان ئەزمون کرد کە تێ لە ورمێ گەڕاینەوە بەرەو شنۆ لە ناو شاری شنۆیە لە شەوێکی تاریک و باراناویە. پێویستمان بە پشووە و لە کاکێکە پرسین مان بە بۆ هوتێلێکە ئەدرەسی هوتێلێکمان پێ بڵێ. ئەم کاکەیە کاک یوسفی قایریە، یوسفی قادری. کاک یوسف لەگەڵمایە جا حەزم کاک یوسف لە زاری خۆیەوە چی وەڵام ماینەوە. ئەمن دەخڵەت و داما زۆر بەخێرێن سەرچاوی من بۆ شاری شنوێیە دوێنێک کە تەشریف و لە ڕزایە ڕاهاتن کە کوردەواری خۆمان دەڵێن ڕزایە دەناورمیە لێ ڕاهاتن بەخێرێن سەرچاوم باسی لە من سوعال کرد ئاغا ئەدرەسی هوتێلێکمان دەیە. ئەمیژ وان پێزانی چاوم لێ کرد کاکە ئەنگۆ دۆستن برادرن بۆمە فەرق ناکە هەر زمانێک بن هەر ڕێزوو هەیە. قبول و میژدانم قبولی نەکردن گۆ بچنە هوتێلێکی 6 نەفەر بۆ ماڵن هەیە 8 نەفەرن 10 نەفەریش بێ 2 نەفەریش بێ بۆ من هەر ڕێزوو هەیە هاتنەوە ماڵە خۆتان نەچوونە یەک جێش چون ئێرە ماڵە خۆتانە دەخدمەت جەناب دەما. بەڕاستی خزمەتێکی چاکردن و هەمومانی دڵخۆش کرد بەڕاستی لێرە پرسیارەکە ئەوەیە ئەمە هەر خۆت وەکو سروشتی خۆت ئاوا میوان دۆستیت یان ئەمە خەسڵەتێکی کوردەواریە بە تایبەتی لە شاری شنۆیە ئەم شتە پیاداکرێ بە چاوەکرێ. عەرزت دەکەم ئەو خەسڵەتە هەر ئی خۆم نییە، ئەمە لە گەورەکانمان فێربووینە. گەورەکانمان مەخسوسەن لە شاری شنۆیە هەر کوردستان بە ئەکسەریەتی خوداوەکیلی مێمان نەوازن لەوان فێربووینە. ئێمە ئێستا لە پارچی فەرەنکۆ بوونێتەوە. ئەم پارچی فەرەنکە پارچێکی زۆر سەوز و جوانە. ئایا تازەیە نەزم بە دارەکانە بە حکمی دارەکان گەورەیە لەوە چێ پارچی تۆزە کۆم بێ؟ قوربان نەخێر زۆر کۆنیە تقریبا 25 ساڵێک دەبێدانراوە. بەڵێ زەحمەتیان کێشاوە مەسئولەکانی شاری شنوێیە مەخسوسەن شارەداری شنوێیە ڕێز و تەشەکر و قەدردانی لێ دەکەم لە فەرمانداری شنوێیە لە تەواوی گەورە پیاوەکانی شنوێ و لە مەلایەکانی شنوێش لە معلیمەکان لە هەمان پارکێکی زۆر جوانە تەقەلایان کردووە زۆر زۆریشان زەحمەت لەسەر کێشاوە کارمەندەکانیشی خوداوەکیلی چونەمە لێرە بە کارگەران ناڵێن کارگەر ئەمە دەڵێن کارمەند ئەوان ڕێزیان هەیە لەسەر چامچوو بۆ خۆشم کارگەر بوومە قەدری کارگەریش دەزانم. لە خدمەت جەناب دەما. قوربان من زۆر خۆشحاڵ بووم. بەس ئێمە حەزەکەین چ من چ هاوکارەکانم کە فرسەتێکیش بێ جەنابێ سەفەر زۆرەکەیت ڕۆژێکیش ڕێ بکەیتە لای ئێمە و تا ئێمەش خزمەت بکەین ئینشاءالله بۆ میری خودای مزاحمی گۆش دەبم بەسەر چاوە. خدمەت جەناب داما پێشم خۆشە نەچنەوە. قوربان 10 ساڵی کە لێرە بێت سوپاسگوزاری دەکەم. کاک یوسفی قایری نمونە زیابێت ئێمە زۆر خۆشحاڵ بووین. ئەوەندەش بزانە ئەمن لێرە یوسف قادریمە دروستە ئەسلدا ئەمما مەشهور بە تەیارەمە. بەڵێ بێ مەشهورم بۆیە واشم کورد کە جەماعەت بزانێ نەڵن بۆ ئەدی قادری. ئەم جارە کە بە دوای توە گەڕین و هاتین بۆ شنۆ ناڵین یوسف قاری یوسف تەیارێت لە ئەوڵی شاریاتم بڵێ یوسف تەیارە ماڵەکە دێنە بەر دەرکە دادەنێن. خۆشەویستان لێرە لە شنۆ بەختمان یارمان بوو کەسایەتێکی زۆر گرنگ کە خۆی پسپۆرە لە بواری مێژووە و خاوەنی کتێبە مامۆستا شەفیع خزری کاتی بۆمان هەبوو ئێستا لەگەڵمانایە. سڵام کاتۆ باش چۆنی مامۆستا؟ سەلام عەلیکوم بەخێر چاوان سوپاستان دەکەم. شوێنێکی زۆر چاکمان هەڵبژارد کەمە تەبەن هەڵبژاردی خۆتە اختیاری خۆتە کەوا لێرە ئەڕوانێتە سەر تەواوی شاری شنۆ. ڕێژەی سەوزی زۆر و هەر ماڵەکانی دیارە تر هەمووی ماڵی جوانن بەڕاستی. بەڵام وێڕای ئەمە خۆت
ئەم شوێت هەڵبژارد شتێکی کەشەیە حەزەکەین لە زاری خۆتەوە بیبیست. سپاسان دەکەم کاکە بەخێراتتان دەکەم گیانەکەمی. جەناب توی هەموو دۆست و عزیزانە کە تەشریفتانی ناو بێرە بۆ مەجموعە سەبەرزیەکە GPS ئەوڕۆ ڕووی دەشنۆ کردووە و کوردسات ڕووی دەشنۆ کردووە. شاری شنۆوەی کە دەیبینین شارێکی سەرسەوزە سەرسەوزترین شاری ڕۆژهەڵاتی کوردستانە. لە ڕووی باغاتێکی یەکجار زۆر هەیە و ئەو شوێنش پێی دەڵێن قەڵاتۆک شوێنێکی مێژوویە لە لایەکی هەڵمان بژاردۆ ناوی قەڵاتۆک قەڵاتۆکە بەڵێ قەڵایەکی داڕوانتە سەر شارەکە و لەو بەرەش ئەگە دەیبینن ئەوە مەزاری پاڵەوانی گەورەی کورد کە شنجەی شەنازی بوو بۆ هەموو کوردێک سیامەندی ڕەحمانی تێدایە 4 ساڵ پاڵەوانی ئۆلمپیک بوو پارەۆلمپیکە بەڵێ ئێستاش 50 و چەند کیلۆیەک لەگەڵەوە فاصلە هەیە کە بێتم بگەنەوە ئەو جێیکە و ئەمە جێی شانازی ئێمەی کوردە و بە تایبەتی بۆ شنوەکان زۆر تایبەتن وڵا بۆ هەموو کورتە جێی شانازی بۆ ئێرانەکان جێی شانازیە و هەموو جارێکە هەڵی دەیناوە دەکوت بژی شنۆ ئەوی شنوێ لەبیر یەکێ خاوەنی بەڕاستی ئەم شارە ڕەنگی نەبێت جێی شانازیەتی شنۆ شارش سەرسەوزە ئەو سەرسەوزێت دەمێژوو هەمیشە جێ بۆ کردویتەوە مەگە چاو لە مێژووی ناوچە دەکەین پێش زاین ئێمە بەردی چێلەشینمان هەیە 865 ساڵ پێش زاینە چێلەشێنی ئەوەی کا سەرمەرزیکەوە چێلەشین لەسەر سنووری عێراق کوردستانی ئەو دیوەکەوە لێوێن دەرەیە هەرچیاکەش نەوی چێلەشینە مەرزەکە وەڵا زۆر بنا هێشتا نەکراویتەوە قەرارە بۆمان بکەنەوە ئینشاءڵڵا ئێمە لە ڕووی ئەو بەرەشمان بۆ کەمێک سەرەوەی چێلەشین سنووری تورکیەمان هەیە شنۆر لەسەر دوو سنوورە هەم لەسەر سنووری کوردستانی تورکیا و هەم لەسەر سنووری ئەو دیبەوی کوردستانی باشوورە ئەرسام کەم لایەکی تریەوەش کە دەیبینن ئێمە چون لە مێژوودا شنۆ جێشی سەرسەوز بووە ئاوەکی یەکجار زۆری هەیە دارێکی یەکجار زۆری هەیە کارێزی زۆرە کانی و کارێزێک باڵای 1000 دانەکانی هەیە لە ناوچێمە کارێز نییە چونە کانی زۆرە بە خۆی کارێز لە ناوچێمەدا نییە ئەمە کانێکی یەکجار زۆری باڵای 1000 کانی و دوودانە چۆمی یەکجار زۆر گەورەی تێدا لایەکی ترەوە چێش هەوایەکەی لە یەکەم باران زوو دەباری لێرە بارانی زۆرە ئێمە حدودی 500 میلمان باران هەیە دە ساڵدا و جاری وایە تا 800 ڕۆیشتووە ینی باران بەفرێکی یەکجار زۆرمان هەیە چایەکانمان زۆر بەرزن بەفرێکی جوان لە خۆی ڕادەگرێت ئەو بەفرەکە دەمینتەوەدا دەدوایە دەبیتەوە چۆمەکە دێتن و لایەکانی بنەوەی عەرزی پڕ دەکا ئەمەسە شارەکە بچکۆلێ جەمعیەتی چەنە کولی ناوچەی شنۆ کولی ناوچەکەی ئێمە شارەکەمان 42,000 کەسە و دێهاتەکانمان کە 78 دانە دەیە ئەو شەر 42,000 کەسە ئیتر بەپی ئەوەی کەەوە شارێکی سەوزە ئابوورێکی زۆر چاشی هەیە لە بەرەوەی باڵی بە شاری جێلاس و میوەیەکی زۆری لە سێو هەیە ئیترە شنوەکان وابزانم ترمای شانازیە بۆ ئێوە بۆ بەڕاستی بۆ کوردیشکەوە لەم شارەیە ڕێژەی بێکاری کەمە بەڕاستیکەم ئێمە گە دەڵێن بێکاری بێ زۆر دەین دەگەڵ سەنعاتە پڕی دەکەینەوە ئەوە هەڵەیەکی گەورەیە یعنی خودی ئەو کەشاوەرزێک کە لەو ناوچەیە هەیە کە ئێستا دەیکەن شنو حدودی 17,000 هکتار باغی سێوی هەیە فقط کە 12,000 هکتاری گەشتە بەر 2500 هکتاری باغی میوەی فەسلی ئێمە پێ دەڵێن وەک قەیسی قەرەڵ و سێوی هاوینی وەک شەلیل و شابلۆن و خۆخ و ئەوانە هەمووی ئەوانە پێکەوە بووتە باعسی وەیکە ئەمە لە شنومە ڕێژێ بێکاری فەوقڵادە لە خوارەیە جەماعەتی شار و دێما پێکەوە دەوڵەمەندا ئەوە شتەکە کە دەجێدیکەدا نابینی شار دەوڵەمەندە و دێهات فەقیرە ئەما لە دێهات شنوێەوە دەبینی لە ئەو وانەکەی لایەکی تری شنۆ شتیدیشەیە شنۆ حدودی 230,000 سەر حیوانی مەڕی هەیە جا لەبەرەوە شیر و ماست و پەنیرێکی یەکجار زۆری هەیە ساڵانە 1500 تۆنێک ئێمە هەنجوونمان هەیە لە ناوچەی شنۆ چون شۆستانێکی یەکجار زۆر پان و بەرینمان هەیە کە هەموو جەماعەت هەموو کوردزانە گوازینە بۆێرە ئەوە هەر بەڕاستی ئێستا گە بچن چاو لێ بکەن لە سەردەشت لە هەموو جەیەکان یعنی لە لای بانە لای قوڕوە هەموو دێ لێرە سێو لێ دەکاتەوە الحەمدولillah داهاتش چاکە هەم بۆ جەماعەتی شار و هەم بۆ کەسانی تر بەڵێ مامۆستا جەنابەت خاوەنی کتێبیت کوڕی مامۆستای گەورە مامۆستا خزریت ئەوش خاوەنی کتێبە تۆزێ باسی ئەو پەیوەندی کەلتوری و پەیوەندی فەرهەنگیەی
خۆت و ناو شارەکەشمان بۆ بکە ئەسم کەم ئێمە هەر خانوادەمان خانوادەی خەلیفە مەلاخدر ناوی هەیە باوکیشم نەوەیە و خەلیفە مەلاخدرەیە خەلیفە مەلاخدر خەلیفەی سەید تای شەمزینی بۆ کەویش خەلیفەی مەولانا خالیدا لە لایەکی ترەوەش چون بنەماڵەمان بنەمانەیەکی ئاینی و دینی و علمانی بووە لە ئەوڵی ڕاکە باوکم لێرە بووە باوکم حدودی 114 جڵد کتێبی نووسیوە 114 بەڵێ 94 نەفەر مەلای جازنی زیندان هەمووی لای من پارێزراون ئەلبەتەوە دەستنووسانە نە دەستنووسی باوکم لە ماڵی ئێمە حدودی 130 دەستنووسی کتێبی کۆن هەیە تا 600 ساڵێکی لەمەوبەر وەو جارەی دەستنووس چۆن ئەم پارێزی تۆ ئەمە کارێکی سەختی بەڕاستی دەستگایەکە قوربان هەر کەسێک قەدری شتێک بزانین چاچی دەپارێزی واقعانی ئەو مەسلەیە ئەو جارەی لەلای ئێمە بەڵگەیەکێک جار زۆریشمان ێگە من یەک نمونەتان فقط پێ بڵێم مۆریشی عوبەیدڵای شەمزینی لای منە دەستنووسی وی هەیە هەر دەستنووسی خودی خۆی دەستنووسی دیوانێکی شێخ عوبەیدڵا کە وەفایی میرزاوی شاعری گەورەی کورد نووسیویتی تحفەت الأحباب جەنابێت کتێبێکت بەدەستەوەیە دەربارەی دابوونەریتی ئەم شارە کتێبەکە لە تاوابوونایە یا چاپت کردووە یا بەنیازم من چەند کتێبەکەم لەسەر مێژووی و شارە چاپ کردووە ئەو کتێبی دابوونەریت هەر کتێبەکان هەمووی بە زمانی کوردیە ناوەڵڵا فارسی زمانی فارسی زمانی فارسی لەلای ئێمە بۆ خوێندنەری زۆرترە فارسەکان چاکترمان ناسن ئەرەوەڵڵا چاکترەکە باشیشەوانی کە زمانەکان زان بەڕاستی ئێمە ئەمانی خۆمان بە دنیای دەرەوە بناسین واقعا وایە منش پێم وایە ئێمە وەختێک دەتوانین بەرەندە بین کە بتوانین دەگەڵ دنیای دەرەوە ارتباطێکی خۆشمانە دەنا بە خۆمان هەموو شتێکی خۆمان دەزانین ئەمە هەر شارێکەکە مێژوەکی کۆنی هەبوو دابنووریتی خۆی دەبی جەشنە چون مێژوەکەی زۆر کۆنە لە قەدیمەوە هەر کۆنە شارە پێوازم کردن ئێمە کتێبەکە شەرمونەسر لەشکەرکەشیوی ینی هاتون و گرتنی ئەو ناوچەیە دەڵێ من گەشتمە دەواازەکانی ئۆڕارتوو شارەکە و بنی ئەویشە وەختە کاتۆ لێرە چی کردو ئێمە لە کولی ئێران 13دانە بەر نووسی ئوڕارتوو هەیە شەشی ناوچە شنوویە شەشی لەو ناوچەیە کە ئیشبۆینی نووسیویتی پاشەوی هاتووە لێرە کوڕەکەی منوان نووسیویتی چواردانەمان بۆوی هەیە کوڕی دیسان نووسیویتەوە لێرە هەموو ئەوانە لەسەر مێژوو شنو ئێستا لە موزەی ئیران باستان لە تاران کەوانە ماویتنەوە جودا لەوانەش ئێمە ئاسارواکی یەکجار زۆرمان هەیە لەو دابوونێری تێکی پێش ئیسلامەتی نێوەچێک جار زۆرمانەیە لە ناوچەیدا گومانی تیانە پێگە جوگرافیەکەی وای کردووە ئیتر نزیک بۆ لە میزۆپۆتامیا و نزیک بۆ لە سەرەوە و ئیتر لە پەتەی ڕوون بێزەنتیەکانە و لەم لاوە ئیتر وای لێ هاتووە هەتا ناوچەکە خۆشی لەبەرەوەی ناوچەیەکی خەسبە و ناوچەیەکی بەپیتە ئیتر وای لێ هاتووە لێرە لەو بڕوان مێژوویەکی زۆری لەسەر نووسرابێتەوە ئەمە ئێبن حوقەلمانەیە نووسەرەکە کە عەرەبە خۆی قەرنی سەی هیجری قەمەری هاتووە بۆ ناوچێ 296 بە 11 دانە خەت شنۆی تعریف کردو ورمەی بە 6 دانە خەتی نووسراودەیە ئەشنا ئویشا شنۆ و بە کوردەواری خۆشندا شنۆ بە ئێرانیش کە دەڵێن ئوشنەویە تورکەکانش لە عوسمانەکان نووسویان و یشنۆ ئەو ئێبن حوقە نووسویتی ئوشنۆ و شتێکتانەکە پێ بڵم زۆر جالبە ئەوڵ جار نێوی کورد بە ملت لە شنۆ دێ ئێبن حوقەل نووسویتی پێشەوی کورد شوانکارەیە و گەڕۆکەوانە کە ئەمە لێوێ دەڵێ ئەمن هاتم ئەکرادی هۆزبانیە لە شنوێ بوون کەمە ئێستا شەوی هۆزبانی مێژوەکەیتی بڵێ ئەو مێژوەکەیە ئەو مێژوە 295 هیجری قەمەری قەرنی سێ هیجری قەمەری ئیتر بەس مێژوو ئەم شارە لە دیدێکی مێژوویکی کۆنە و بۆ کەی ئەگەڕێتەوە بەڕاستی ئەسان کەم ئەوە ئەگە بێتە پێشەوی مەسەن پێشزاینەکەی چێلەشین 865 پێشزاینە هەر بەری چێلشین ئەو سارگۆن کە هاتووە بەری چێلشینە تێکسیلە سرە باڵێن بە پیتی مسماری یا میخی نووسراوە پیتی مزماری میخی نووسراوە لایەکی میخی مزماری ئوڕارتووە لایەکی ئاشوورا ینی دووڕوەیە هەردوو گەکشدا ئێستاش بەردەچی ئەو بەریشی بەردەکە 7 ساڵ لەو پێشترە یا بڵین بۆ لای زووتر دەگەڕێتەوە بەردەکە کە تۆبزاوای پێدەڵێن لە موزەی هەولێرە ما بەردی مێرگە کاروانمان هەیە کە لە موزەی ئیران باستان و سێ بەردی ڕێکاوێمان هەیە ڕێکاوێەوە گۆلەکە لەو سەرکانی ئاوە چێکجار زۆر گەورەیە لەوێ نووسراوە لەسەر ڕێی ورمەیەگە هاتمن ئەنگۆ بەوێدا ناتن لە مەرگەوەڕەوە هاتن لەوێن دەرێک کانێکمان هەیە کانی عینەڕۆم یا کانی ئەژدیها لەوێ شەر نووسراوی هەیە و
لە چەند ناوچەیەکی دیکە دیتراویتەوە هەموو لێ مامۆستا ئەو زمانی کە تۆ ئێستا لەگەڵ منە بەڕاستی هەپەیبینی پێکەین و یا قسەی پێکەین ئەم زمانە ئەمە زمانی شنوویەکانە یا تۆزێ کارەکە بۆ من ئاسانەکەیتەوە زمانی شنوۆی نییە بەتەواوی زمانی شنوۆی چون ئەمە لای سەرەوەمان ئەگە وانەی بکەین لە شمالی ئەو من ناوچەی کرمانجیەکان هەرچەکان لێ کرمانجی هەرچینە و کرمانجن چەند عشیرەتێکی مامساڵ و خێلانی و سوچیشان دەگەڵدایە دەنەوەواندا ئەماوان هەموو پێیان دەڵێن هەرچی دێهاتی لای سەرەوەمان ئەوەنە لای خوارەوەشمە سۆرانە جا زمانی شنوێی زمانێکە تەرکیبێک لە هەردووکەوانە ڕەحمان زەبەحی دەڵێ من پێم وایە لە هەجەیەکی خاصە لەهجەی قەدیمی شنوێی لە هەولێری زۆرتر نێزووکە مامۆستا ماجید مەردۆخ نەزەرێکی دابوو کە دەکوت زمان خەتەکە دەمەداردا دەڕوە ئێمە مەسەن قەدیم لە شنو شەر بە کەوتیان دەکوت مڵاک بە کەوتیان دەکوت سۆڵ بۆ زۆر شتی دیکە کاوا لێدێ ئەلحانیشە دەڵێن کەوتن ڕۆیشتن تنێکمانەیە کە تنی شنۆیی مەشهورەوە هەمیشە ئەم سوورمانجەی تروا داهێنانی خەڵکی ئێستایە کاڵێن ئێستا کرمانجیە زانێت و سۆرانیش زانێت بۆ حاڵبوونی هەردوو گلانی زۆر باشێکی زۆر باش بەس پەیوەندی کۆمەڵایەتەکان لێرە ئەم شارۆچکە جوانە بەش کراوە بەسەر بنەماڵەوە عشیرەت و کێ لە لێرە ئاژی کاکەمە لە سەرەوەمان هەرچەکان نەژین کە بەحسمان کرد لە ناو دەشتەکەی لە عشرەتەکان زەرزامان هەیە و مامەشمان هەیە و لە مێژوشدا لێتانمان هەبوونا لێتانیش لە مێژوودا لێرە ماویتەوە ئاسەواریان دیارە ئەوە ئەندیکە عشرەتێکی زۆر بەناو نییە دەنا هەنا بورکە عشرەتەکان هاتوونە شتێکتانێکە پێ بڵێم لەباری دینیەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان یەک مزگەوتی حەنەفی هەیە ئەویش لە شنوۆیە کە خودی حەنەفیەکانە مثلا کوردی حەنەفیمان ئێمە زۆر بەڵێ هەموو شافعین لە کوردستان باشوورش هەموو شافعین مزگەوتی حەنەفی ئەمە ئەو مزگەوتە ئەو دارە گەورەی کە تێدایەوە تا هەلێرە و دارە بڵیندە چنارە کە 300-400 ساڵ دەبیتن ئەو مزگەوتە حەنەفیانە و هەروە کۆنیش ماویتەوە هەر بۆ و چاکراوی قەدیمی شنوۆیە دەکاتۆ مەزەبی حەنەفیش خەڵکێکی زۆری حەنەفیتی من دایکم حەنەفیە ئەمیش تومیش بۆیە بزانم دایکی میش حەنەفیە باوکیشم زۆرتر بە حەنەفی فتوای داوە مامۆستا قازی خزری یەکێک لە ئەو مامۆستا دەگمەنانەی کووردا کە کتێبی فتاوای هەیە زۆر بەغیرەت ئەو شتێک کە دەزێنیدا بۆ داوی تێدەرێ و لەسەرجار لەوێ ئەغڵب فتوایەکانی حەنەفینە و دەڵێ پێم وایە مەسەبی حەنەفی لەولایە چاکتر جواب دەداتەوە تا مەسەبی ئیمامی شافعی لەسەر مێژووی شاری شنۆ مامۆستا شەفی ئاماژەی بە بابەتێکی زۆر گرنگ کرد ئەویش مزگەوتێکی کۆنی مەسحەبی حەنەفیە بەڕاستی ئێستا هاتوین تەم کۆڵانەوە و مزگەوتەکەش لێرەیە جا من حەزەکەم بەڕاستی تۆزێک باسی مزگەوتەکە بکەین و هەر سەیریش بکەین بزانین چیە گوزەری لە ژوورەوە وڵا پێم خۆشە چون مزگەوتە حەنەفیان تەنیا مزگەوتەکە لە ڕۆژهەڵاتی کوردستان کە تایبەتی بە مەسەبی حەنەفی ئەویژە شاری شنۆ هەیە کەوا دەچین ژوورەوە مزگەوتێکی زۆر کۆنا هەر بەو کۆنیە ماوەتەوە هەر بۆ کۆنی ماوێتەوە حدودی 370 ساڵ لەمەوبەر ئەوە چاکراوە دیوارەکانی مۆرێ و لەمەبەر چاکراوە باڵێ چاکراوە ئەمە بانەکەیان جارە گۆڕیوە بانەکەی حدودی 70 ساڵێک لەوەی پێش بانەکەی گۆڕدراوە وەلی دیوارەکانیان دەستی وەرنەداوە ئەی مێژوەکەیە لە کیا دروستکراوە بەڵێ ئەوە سەنەدەکەی لە ماڵێمە فەرموو بەڵێ مامۆستا مێژوویەک هەیە کە پشتڕاستی ئەم بینە بکاتەوە ئەم مزگەوتی حەنەفیەکان وڵا بەڵگەیکە لەو بەڵگای خانووەک معاملە کراوە جیرانی مزگەوت بووە لەوێ نووسیویتی 370 ساڵەوە پێش جیناری ئەو مزگەوتی حەنەفیان یا مزگەوتی شیروانی ها شیروانی و شیروان شەلیکان نووسراوە لەوێ ئەو بەڵگای ئەوەی تێدایە کەەوە نیشاندا پێشەوی مزگەوتە بووە دیوارەکان چێگە چاولەکەین هەرە دیوانی گڵە و هەموو مۆرێ و بەس زۆر جوان ماوەتەوە زۆر جوان زۆر جوان ماویتەوە خۆشەچینە ژووریشەوە بچینە ژوورەوە کاکە مامۆستا زۆر جوان ماوەتەوە بەڕاستی ئەمە لە کەیان وەژەن کراوەتەوە ئەستام کەم حدودی هەشتا و چەند ساڵێک لەمەوبەر جارێک سەربانەکە هەڵگیراوە دەنە دیوارەکانی دەستی تێوە نەدراوە دیوارەکانی مۆرەیە ساڵی 35 کە ئەو دوو کاریتە گەورەیە هەر بخۆی زۆر کاریتێکی گەورەیە و ئەوە دەیبینن هەمووی دارەوە ئەو بەرەی چەقەخانەیە ساڵی 35 لە شەستەکانی ئێمە تقریبا پێش شەستەکانی ئنگۆ 55 جوانە دەکە 56 دەکە ئەو بەر چەقەخانەیە و ئێرەوە مزگەوتە و شتێکە لە مزگەوتی قەدیمدا هەبوونە پەنجەرەی مزگەوت ئێستا نێوینە
لەوەیدا بڵیندا چون پێیان وا بۆ نابی دەرەوە دیار بکە وەختی کابرا نوێژە کافکری بڕەوە ئەگە دەبینینەوە پەنجەرەکانی هەیە ئەو چەند جوانیشە شوێنی هینەگەشی شوێنی خراپەکەش زۆر جوانە هەم خراپەکەی و هەم جێ دانیشتنەکەی ئینسان سەبوری پێوە دەبێرەوە بەڕاستی وایە بەڕاستی خۆشە مامۆستا تا ئێستاش هەر نوێژی تیاکرێ بەڕاستی مدینەکان لێرە هینەبن پیاداکرێت لێرە ئێرەی گەڕەکە گەڕەچ حەنەفیان هەر گەڕەکە خۆش گەڕەکەشی نێوی پێدەڵێن گەڕەچ حەنەفیان دانیشتوەکانیشی مامۆستاشی کە لێرە بە مەسەبی حەنەفی لێرە نوێژ دەکرێتن وەختێک هەتا جومعە بە مەسەبی حەنەفی کراوە لێرە بەڵێ باوکم لێرە ئیمام جومعە بووە 10 ساڵێک لێرە وانج حەندەنە ئێستا سەرخۆشی تێدا و گەڕەکەکە هەموو جەماعەت دێن استفادەی لێ دەکەن و 5 فەرزەی نوێژیشی بە جەماعەت تێدا دەکرێت بەستای تر کاتی نێژە وڵات چوای نەماوەگە حسێبی بکەین چارێکێک ماوە بۆ بانجینی وڕۆیە باشە با بچینە ماوەسە دەستی خۆش بێت سپاسان دەکەم. عزیزان لێرە لە شاری شنۆ کەسایەتێکی زۆر گرنگمان ناسی دیارە ئەم کەسایەتیە خۆی لە ناو مێژووی ئەرشیفی فەرهەنگی کوردیە ناوێکی درەوشاوەیە ئەم مامۆستایە بە ناوی مامۆستا تەقیزادە نێو نێوبانگی هەیە کە بە درێژایی 65 دانە ساڵ ئەرشیفی فەرهەنگی کوردی کردو هەر لە فۆتۆ بیگرە تا ئامێرەکان ئامێری زەبتە ئامێری کامێری فۆتۆگرافیە ئیتر بەدەیانەوەی ئەم ئامێرانە بە خۆیان و کاسێت و هەمووی ئەوەی هەیە ئیتر لە هەر شوێنە دیارە ناوێکی هەیە ئێمە ئامێری بەکرە هەیەم بەکرەمان پێوت ئەوانە هەمووی لەبەر چاوە ئەم مامۆستایە هەمووی ئەرشیف کردووە هەموویشی ئێستا هەمووی کارەکە بەڕاستی جا من حەزەکەم بەڕاستی لە زاری خۆیەوە دەربارەی خۆی و دەربارەی بێژەکە و لەناو ئەم ژوورە خەجیلانە جوانەیە کەوەکو مۆزەخانەیەکی جوانی فەرهەنگی کوردی ئەبینرێت سڵاو مامۆستا ئەم کاتە باش سەلامت لێ دەکەم سەلام لە بینەندەگانی عەزیز سەروەرانی گەڕامی ئەمن ڕەحمانی تەقیزادە متەوەلیدی 1915 زادگام ڕۆستای نالیوانانی ئاوای نالیوانم ئەوەی نالیوانم مامۆستا لە چەند 4 کیلومتری ئێرە ئەوێ ئیش بازڕسی لێ زۆر مەشهورە ئالیزمۆی جا من لەو زمانی وەکە پێشنێژان دەرسم دەگوت کلاسی ئەوەڵ و دوو موسۆم و چار من دەگوت پانێژان پاشەوە ئیسراتم دەکرد رادیۆم هەبووە و زمانی هیچ کەس رادیۆی نەبوو 65 ساڵ پێشدا رادیۆ لێژنە بەرخیش نەبوو رادیۆ بە باتری کار دەکرد رادیۆ ئەندەریا بوو ساختی ئەمریکایی ئەوانە هەمووی ئەمیشە کتووە ئەم رادیۆم دەکردەوە ئەو دەمی عەرەبیم دەگەر تارانم دەگەر ئەولام دەگەر حاج بە زۆر بڵێم ئەوانم دەگەیت ڕۆژی کتۆڵە ئێرە بەغدایە خۆم خەنی بووم کتۆڵە سپینم حتا دەکرێتەوە یان ئیسکا وەسپی ڕاگرتن دەبینم ڕسوولگەری دەڵێ یا ماستا تۆفیق بوو ناسین شێروان و نەماڵیە مەردان و محەممەد عارف زەزاوی حەسەن زەزراوی و ئەمە لە رادیۆ ئێرە وەرە دەگرت بەڵێ ئەمن لە رادیۆی ڕابیتم لێدا بوو چام پێ خۆش بۆ من زەپت دەکرد مەسەلەن ماوەستا تۆفیق شیرین بەهارەی کە نمونەیە لە دنیادا فەوقڵادە خۆشە فەوقڵادە جوانە دوای مامۆستا ڕسوولگەردی ئەوانە خلاصە نەسین شێروان و ماوەستا کابوچێ حەسەن جەزراوی کابوچێ لێ ئەوە لەوێ پەیدا بوو ئەسلەکەی لەو زمانی ئەمن ئەو زمانی کە زەبتم کردو لە رادیۆ بەغدایە ئەو زمانی حەسەن زیرەک دوای هات ئەمە ماوەستا عەلی مەردان و ڕسوولگەردی و تۆفیقوانم دەگەرت دوای ڕۆژی کتێوەڵە حەسەن زیرەک دوو گۆڕێتەوە بۆ دەڵێ ئەمش کتم خدا حەسەن زیرەک چێبی کە کوتی سرم سوڕما خۆ مامۆستا بن حەزەکەم تۆ زەڕوونکردنەوە زیاتر بێت تۆ چۆن زەبت دەکرد تۆ لێرە بە رادیۆ گوێت لەوانە گرت رادیۆ نییە رادیۆم کە دەگرەوە ئیسکەکە دەڵێ مەهاتەکانی دەگوت بە ئامری زەبتی ژەو کرد بەڵێ زەبتی چووکەمەدا بەنەرێدا نیشان و دەدا زەبتێکی چووکە بوو چیان پێ خۆش پلێم لێ دەدا دەگە ڕیکۆردی زەبت دەبوو تەبیعی بوو ئێستا ئەو شتانە ماوە ئەوە ماون هەموو نمونەمانە هەموو ئیش دەکەن هەموو ماون هەمووش نیشان دەدەم دوایدا دانە بەدانە
پەرنۆژان دەچوم ڕادیۆم دەگەت دەدیت عەرەبی دەگوت تاران دەیگوت بەڵام خۆ عەرەبیەکە باش نەبوو با چارە نەبوو ئەو دەمە کەس ڕادیۆی نەبوو خڵات بوو دە تەختەیەکیدا دەنگێک بێ موسیقێک بێ بە عەرەبی بی کەس نەیبوو بەڵام زۆر مشتاق بووم زۆر عەلاقەم پێ بوو ڕۆژێکی وەڵا ئێرە ڕادیۆ بەغدایە کە کوتی بەغدایە کوردی بوو خەنی بوو مۆسبە ڕاگرتمەوە ڕۆژێ 2 ساعتی بەرنامەی کوردی پەخش دەکردەوە ئەو زەمانی بەغدا وەڵام مامۆستا عەلی مەردان کە ڕئیسی وێ بوو دوودا پاش چەند ڕۆژان کوتی وەڵا حەسەن زیرەک 2 گۆرانتیان بۆ دەڵێ ئەمە گوتم خوداوەندا 2 گۆرانیەکانی گوت تۆ حەسەن زیرەکت پێشتر ئەناسی ئاسلەن ئەمە عەزم کردی ڕادیۆ دەگرت تا تۆفیقوان دەیان گوت وەڵێ حەسەن زیرەک نەمناسی بۆ حەسەن زیرەک چییە کە کوتی حەسەن زیرەک 2 گۆرانتیان بۆ دەڵێ معرفی نەکرد یعنی بە خەڵکی نەناسان کە چییە ئەم کوتم خدای دەبی نەمرم ئەو ئاهەنگەم جوود بە حەسەن زیرەکەی ببینم ئەو دەبێ قیافەی چۆن بی کەم عەجایب و غەرایب بوو کە 2 گۆرانی هەفتە چیل پێچی 3 گۆرانی تازە دەورانی جوانیشم هەمووشم زەبت کردووە هەر وەخت دەفەرمون ئەمە ئامادەمە لەو زمانیڕا کە کتوتی هەموو زەبت کردووە جامزم لەو زمانی ڕام دەستم پێ کردەوە دەمگوت خدای دەبی نەمرم حەسەن زیرەکی ببینم نەمردم دە باوەشم کرد هاتە ماڵە من وا زەمان وای ئیجاب کرد بەڵێ هات بۆ ئێرە ها بەڵێ ئەلبەتە ناگەڕێت تۆ بۆ ئێران سەردانی جەناب دەکە بەڵێ نا با ئەم لێ ڕادەست پێ بکەم حەسەن زیرەک ئەو زمانی مەلیک فەیسەل بووە ئەو زمانی کە لێ بووە بەڵێ 50 بە مەلیک فەیسەلی هاتووە لێدەن داری شادمانی ئەواتە ڕووی دنیا مەلیک فەیسەلی سانی ئەوانەی کوتووە دەدوایدا کە کودتا دەبی حەسەن زیرەک بۆ منی دەجێراوە مامۆستا زیرەک بۆ منی دەجێراوە دەگوت بۆ کودتا چون بە مەلیک فەیسەلی بە باڵا ماڵ کتۆ و پێم کتۆ پێم هەڵکتووە پرسم هەبوو کوتی هەڵهاتم کوتی نازانم چێوە دەچم کوتی بە مەرزاندا هەڵاتم پیادە بێم بۆ کوێ بۆ ئێرانی سەرراج بێنمەوە کوتی هاتم لە مەرزان ئەمنیان گرت لە عێراقی کوتی لە سولەیمانی پێمان نۆمان گیران بە قسەی خۆی ئەڵڵه ئاعلەم ئەوە قسەی بێ نازانم دەی تاسانداڵە کوتی نۆمانگان گیرام و لەوێ فلاشە پاش نۆمانگان هاتن بە وەسیلەی وانە مامۆستا عەلی مەردان نۆکتە با بۆ خوانندەیەوە خۆ سیاسینیە و فلان کوتی بەریاندام کوتی بە مەرزاندا هاتم لە پۆستی گوێچکەدەری لەوێش ڕایان گرتم یعنی ئەو پۆستی گوێچکەدەری ئەو زمانی ژاندەمە لێ بووە مەرز بووی تو چێ کوتی ئەم حەسەن زیرەک کوتی باشە بۆ لێرەی بوو دەچێ کوتی وەڵایە من وا بوو لەوێ گۆرانیم دەکوتوم دەربەدەر بوو مەلان دێ مەمێ بێمە ئێرانی ئەوان ڕاهنمای دەکەن واردی ئێران دەبی دێتە سەقڵی فکر دەکەم لە ڕادیۆ سەنەندێجێ ڕادیۆ سەنەندێج دوای دەچی لە گۆرنی ئەو خانبازی کە ئەسلی کوتووە لە کنەمەنەیە چەند گۆرانی لە ڕادیۆ سەنەندێجی کوتووە هەموو هەنا ڕادیۆ سەنەند دوایێ بەرنامەی فارسی تارانێ فارسی دەبێخە تاران حەسەن زیرەکی دەبەنەوێ دەیبەنەوێ بۆ خۆی دەگێڕاوە کە ئەمیش زەبتم کردووە دەیبەنەوێ وڵات دەڵێن ئاغا ئەتوو ئەمە بەرنامە 2 ساعتانی اختصاص دەدەین بەرنامەی کوردی ڕادیۆ تاران فارسی ئەکرد 2 ساعتانی اختصاص دەدەین کە ئەتوو گۆرانی لێرە بڵێ دەدوای دەکە گۆرانیکان دەڵێ هەموو لەوێ گۆرانی تارانێشمەە لەوێ ساڵێک یا 2 ساڵان دەبینیتەوە دەدوای تا ڕادیۆ کرماشان افتتاح دەبی ڕادیۆ کرماشان هەتا 50 زۆر لەگەڵ مشتەوای میرزا باڵە هاوڕێ و جەنابەت کەی حەسەن زیرەک ناسی دوای ئەم هەموو چالاکیانە دەمێ عرزکەم دوای عەرزی بەزم مامۆستا حەسەن زیرەک دەبێنە کرماشانی ڕادیۆ کرماشان 24 ساعت و ئەڵڵه ئەعلەم فکرێکم شاعران گۆرانیەکان زۆر تەکمیل بوو زۆر سافیش بوو لە هەموو جێک پەخش دەبەوە ڕادیۆ کرماشان گرنگیان زۆر پێدا باڵێک گرنگی زۆر بێحەد چون جێی خۆشی حەقی خۆشی ئەو کابرایە کە حروفی ئەو حەقی دەبێت چی حەقێتی کە ئەو حروفی نەدەناسی هەموو شاعر و گۆران ئەڵبەتە شاعرەکانی شاید ئیوەفایلی ئەوانە بی وەلی یەک دەفەر بەیان کوتووە حیفزی کردووە بازی گۆرانەکان هەمووی خۆتی دەنا ئاهەنگەکان حاڵزمووی زەمەزومە لەوێ مامۆستا زۆر زیرەک بوو ئەو مامۆستایە تر ئەمە شتێکە لە کەس تی ناگات ئەم شعرانی چۆن وتووە ئەم گۆرانیانی چۆن مامۆستا میرزادە ئەڵێ دەڵێ کە پرۆفەمان لە کتە گۆرانی لەگەڵ یا کردووە ئەڵێ ئەم مێشکە ئەڵێ وەکو لیوانێ وا بووە ئاوی لێ ئەڕژێتوانێ گۆرانی کە ئەڕژە بەڵێ وا بوو ئای میرزادە ئەو شتێک عرز بکەم ئەوەڵ دەفە ساڵگەردی حەسەن زیرەکی ڤیدیۆیەکەم هەیە ئەوەڵێک کە دەمری ساڵی ئەوەڵ ساڵی دوێ ئاغای وانەکە
لە نەواری ڤیددیو 3 ساعتە مساحبەی دەگەڵ دەکەن ئاسانجیرێک وا بە خۆی لێرە دەبوو وەلی بەرنمەکەی دوای بیرم دێتەوە پێ دەڵم یەک 3 ساعتی بەرنامە هەیە زەبت کراوە ڤیددیو ماوسە ڕزازی ئەویدی هەر کەسە نەزەری خۆی دەڵێ مێدی زەنگی بەڕەحمەدی بەڵێ ئەو مساحبەی دەکە ئەوانە لە کرم 3 ساعت هەیە شار نەمابی لە هیچی ئاغای بارزان بوو بارزان بوو ئەوە بیرماتەوە ئاغای بارزان لێران بەڵێ ئاغای بارزان 3 ساعتی بەرنامەی زەبت کرد و زیندەکی نامەوی چی کرد و چی کرد و دوایشدا ساڵ دو ساڵان ساڵگەردیمان دەبوون جاوە مارزەکردی ماوەستا سەزێری دەشتە کرماشانێ دەشتە کرماشانێ لەوێ ئیستخدام دەبی گۆرانی کۆمپانی ماشەڵڵا ها لە دوو یەک گۆرانی ماوەستا خالقی بوو ماوەستا ڕزازی لەوێ نەبوو ئەوی لەدی بوون نیوم لە بینینە ئەمە هەموو یادداشتکراونەوە دەفتەرێدا بەڵێ کرماشانەی ئەنجیزەی ناوی چ نازام چ لەبی دەڕوە دەڕوا دێتە سەقزی لە سەقزیش ئەو ڕابەخانمەی مارە دەکا ڕژنی دووەمی ئاژنی ڕابەخانم بەش فەوتی کرد تقریبا چەند مدەتا 2-3 مانگە فەوتی کرد بەڵێ ڕابەخانمی دێنن لەوێش دەڵێن وەڵی ئەمە لێرە زیندەجی نیە باهەسم چینە شوێ ئالی شوێ زۆر میهرەبانن میهمان نەوازن ئەوە خودی قسەی وێ بۆ مێدەجێڵێ بەڵێ مامۆستا سا بەرامبەر یەک کۆمەڵ لە فۆتۆیان یان بڵین لە وێنەی هەمووی ئەرشیڤکراوی زۆر بە جوانی هەڵێواسی لە ئەم فۆتۆیانەیە وێنەیەکە لەگەڵ مامۆستا حەسەنجیرەکە هەیە بەڵێ من یەکیانە وێنم دەگەڵ هەیە ئەوە تا لێرێت ئەوە قاوەخانە بۆ لە بنم نووسیوتی ئەو وانەکی نیشستی فلان سەرای بانکی ملی قاوەخانەی ئەحمەد سابلاغی مەشهور بوو مانگی ڕەمەزانی لە سێرای بانکی ملیە لە ئەوانیش نیشان دەدەم لە عەکسیدا ئەمە دانیشتنی ئەوە دەگەڵە من عەکسی کێشا دەگەڵ دووریش عەکسی کێشاون دەگەڵ شارداری ئێرە بووە دەگەڵ لە حاجی یونوسی وەلێ ناشم بزانە من قەدر دێنم نییە لێرە ئەوێ زەمان دەبا کەفت کەفل لێ کردبا و وات کردبا و نازانم زەحمەت بوو دەمە نابینێ دێنم لێرە ماسە زیرە چکتی وڵە عەکسی جین ئەس خزا حەکاسەکە بۆ دونی بڵێ چاولەیەکە ماسە زیرە ڕووی دەولایەدایە ئەتوانین لێشێ لەو ئامێرانە بزانین کارەکات سەداکەی چۆنە دەنگی چۆنە بەڵێ ئەمە ئەوەی ئەلانەکە لە سەرا ئەمن ماوەستا ئاسەنجیرە کتومە برات و بۆ یادگار شتێکی بڵێ گۆرانی زەبتکەن دەبێت 1 ساعت و نیو 90 دقیقە بەڵێ لەوێشدا دەڵێ ئەو شعرەکان دەڵێ بۆ ئەوەی دەبی زەبت جەنابەت چەند لەگەڵ حەسەنجیرەکە بێ کۆمانەوە تقریبا 1 ساڵ و شتێک 3 مانگان هەر لە دیوەکی من بوو لە ژوورێکی لە ژوورێکی بوو لەسەر سفرەکی دا بۆ نووسنەی بەڵێ دەشتەولای دوای کوتی ئاەتەکە زادم مزاحم نابە من دەبی جەیەکمەوە پەیدا کرد ڕوبەڕووی ماڵە خۆم جێک خاڵی بووم بۆ گرت معلیمەکی بەتانێ بوو ئەوە لایە ئەمریکا زەبتت کرد بەڵەوە زەبتم کردە قسان دەکەین و شعرەکەی دەڵێ دوای بە باڵای شنووی هەڵدەڵێ شاری شنووە ساحەب باغە ئەمەن 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 یاری خەڵدەیار یاری جوانە بەیادەمەگە ئەمەن ئەمەن گوڵم ئەمەن ئەمەن مەڕۆ یاری نەزدار شنويا صاحب دارا من من قول من 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 مربوك خلار يارم شوخا بدا مرا من من مرو من من قولم ياري نزدار ما شاء الله بۆی وا جوان ماویتەوە داوەنە تەمەنی هەبێ و زۆر خۆشحاڵ بووم گیانەکەمی خواش دەکەم خواش لە خزمەت و داما هەچ دەفەرمووی ئەوانش پێی معرفیکەمەوە چێەوە ساڵێکی بوو ئەوە چنە ئەگەل مەلو لێ زۆر زۆر سپاس دەکەین من قولم من من مرو يار خلدار يارم شوخه بالك جوا من من مرو من من مرو ياري نزدار بەڕێزان
هەلە شاری شنۆ هاتوویەتە خزمەت خانمێکی دەزڕەنجین کەوا وەشەیەک یا شوێنێکی کارکردنی بۆ خۆی زۆر بە جوانی بە پاچی بۆ خۆی دروست کردووە و هەر لێرە کارەکە ئەنجامەیە ئەوەی کات کاری سیرامیکە کاری گڵێنەیە هەر بۆ خۆشی وەکو دوکانێک مامەڵەی پێکە هەر خۆی کارەکان ئەوەی کە ئەنجامی ئەیات لێرەش بە بازاری ئەگەێنێت ئەوەی کەوا بێوێت کارێکی گڵێنەی بێ بە خاوەنی کارێکی گڵێنی یا کارێکی سیرامیک یە بۆ لایەم دادەیە ئیتر هەرێک بۆ دوکانەکەی و دیارە ئەدرەسەکەشی معلومە. سڵاوم کاتۆ باش باشی خاتی کەوسەر کاتۆ باش بەشەکەت بابن شوێنی کارکردنەکەت زۆر جوان ڕێکخستووە ئیتر دیارە خاتونێکی دەزڕەنجین ئەو شتانە بە جوانی ئەیکەی خەڵکێک گێن بۆ ئێرە بۆ کڕین کارەکانت بەڵێ ئەم تازە مێرەدان دامەزراندووە سەبر خەڵکەکە دەبینی چاو لێ دەکات چون شنۆنەی بووە هەتا ئەلحانە شتە ئەلحانی دێوە دێن لە ڕێوە دەبینن چاو لێ دەکەن دێن بۆ کڕینێ ئەم ئیشانە بەشی گەورەی ئەوەیە دەزڕەنجینەکەیدا بەڵام بەشی گەورەیەوە چۆن بە بازاری ئەگەێنیت بەڵام ئێستا من قوڕە بینم ئێستا من لێرە ئەو چرخەکە بینم کە ئاسوورێتەوە بەرامبەریشم یەک فرنە بووی بە خاوەن فڕنی خۆت ئەوە شتێکی زۆر مهمە بەڕاستی لە سلەیمانی ئەوەی کە فڕنی هەبێ یان خوێنگاکانە خوێنگا حکومیەکانە یان کەسێک یان ڕێکخراوێکە بەڕاستی بەڵام ئێستا تۆ خاوەنی ئەو شتەی خۆتیت ئیتر ئەبێت داهاتوێکی زۆر ڕۆژ لەبشتی زۆر گەورە بکەی بەڕاستی من گومانیش ممکنەوە نییە کەشتی گەورەکەیت قوڕەکە شتێکمان بۆ بکە بۆی کارەکانمان ببینن ئەم کارە چۆن ئەنجامێت دوای دەیشێلین باشە کەشتن نشێلەوە پڕە ئامادەکراوە خۆت نایکەیت نا بخۆم نایکەم وەلی احتمالاً هەوای دەنێ و داهەبی نابی هەوای تێدابی ئەمە لەبەر خاتیوی هەوایەکەی بگرین دەیشێلین دوازم هەر شێلانەکەش تەکنیکی تایبەتی خۆی ئەو بۆ پێشەوە بەڵێ چون نابی پانیکەینەوەگە پانیکەین دیسان هەوای تێچێت نابی هیچ هەوایەکی تێدا هەبی ئیتر بوونی و هەوایە لە ناویە ئەوەی دروست دەکات نافڕەکە بەڵێ دەشکێ سا بەنیازی لەم گڵە چیمان بۆ دروستکەی کوپێک دۆسێ قاپێ دروستەکەی قاپە کوپ دروست دەکەم وانە هەر لەسەر و شەرخە ئیتر کە ئەم قاپانە کە بەمە دروست دەکرێت جەنابەت نەخشەکانی لەسەر کێشیت بەڵێ نەخشەی لەسەر دەکێشم بە ڕەنگیش مامەڵاکەیت بە ڕەنگ لەسەری ماهینەکەی ڕسمەکەی زیاتر مۆتیڤەکانت چییەکەوە زۆرتر پێم خۆشە لەسەر گوڵی کوردەواری کارێ بکەم جارێ لەسەر گوڵی کوردەواری ئەو گوڵانەی ئەو مۆتیڤانە چەند کوردی بێ ئەوە جوانترە لەبەرەوەی بەڵێ هونەرمەندێکی کورد کارێکی کوردی ئەنجامێ ئەی بە شوشەکردنی ئەو شتە ئەو کەرەسێژ لەکوێ هەیە هەر لە شنۆی کڕیدی ئەوش لە شوێنی دیکە لە شارەکانی دوو شنۆ کەرەسانە و دەسەکەوێ ناوەڵا ئەسلە نییە لە شاری گەورەوە لە شارەکانی دیکەوە بۆم دێ ئەم لە شنۆی دروستی دەکەم ئێستا کوپەیەک یا قاپێکمان بۆ ئامادەکەی بەڵێ من یەک دوو جار ئەوەم تاقی کردەوە بەس بە دەست مودایمە شکا ئەبێ زۆر بە سەلیقە و زۆر بە نەرمی بەڕاستی مامەڵی لەگەڵا خاتو کەوسەر بەڵێ جەنابەت هیچت هەیە لە فڕنەکەیە ئەرێوڵا شیتایە بەڵێ تێیدایە بەڵێ ئەلحان دوو ڕۆژ پێشم دەنێو کردووە 10 ساعتان دەکوڵی دەبرژی دەنێویدا بەڵێ 10 ساعتان دەبرژی چ دەرەجەیەک چ پلەیەک هەتا دەمای 1105 دەرەجە دوو ڕۆژیش دەگری هەتا سار بیتەوە ببیتە دەمای نێزووک 100 دەرەجەی ئەو جامە دەتوانین دەرکەکەی بکەینەوە دەنا بە شوشەشت کردوون بەڵێ هەمویان ئەتوانین چی سێری بکەین حتمما نەرێوەڵا وەڵا با بچی سێریکە و دوای خۆی دروستی
دەست لە دڵیت و ئەزانم ئەشترسیت بیکەرەوە بزانین هیچ نشکاوە ئینشەڵا هیچ ناشکێتی بە سەلامەتی هەرمیان دەرەچێ 3 ڕۆژ تۆ ئەمە نەدیوم وانە 10 ساعات وتمان 10 ساعات سوورکردنەوەکەی و 2 ڕۆژیش ساردکردنەوەکەیە با سێری بکەین بزانین کارەکان چۆنە زۆر باش دەستخۆش قاپی گەورەی تایە و ئیتر کوپی چاچی تایە و ژێ پیاڵەی تایە و باشە بۆ یەک دوانە دەرنانیت بۆی کا بزانین گەرمە زۆر گەرمە وڵا زۆر گەرمە وڵا هەردووکی دێ نارم دەسی بۆ بەرم گەرمە زۆر گەرمە ئەو مۆتیڤی گوڵەکە زۆر جوانە دەستی خۆش بێت زۆر سپاس دەرەوە با بڵێنەوە ئێمە گوڵاڵە سوورەی پێڵێن ئەمە شەر پێی دەڵێن مەمۆڵە مامۆڵی پێڵێن بەڵێ شقایق هەبا بڵێن بەڵێ شقایقە لە شنوێ لە کوردستانی و گوڵە زۆرە بەڵێ 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 ئەی شتی یەک دوو کشتی کەش بەچاوان ئەوانە لە دای بنێ گەرمە من نارم بەڕاستی دەسی لێ بم ئەوەی دەڵی کاسەکەی دەردێنین هێشووترێ بەخوا زۆر جوانە دەست زۆر زۆر نەرزێت کارێکی جوانت ئەنجام ماوە ڕێگەکانیش هەمووی زۆر بە سەلیقەوە ئەمان و هەمووی خوێنووە بە کلاس خوێنیتەوە بەڵێ بەڵێ بە کلاس ئەرێ وەڵا بە کلاس چوومە و ئەوەش تری هێشووترەیە ناوچەی خۆن خانم زۆر زۆر دەستخۆشی لێکە من هیوای سەرکەوتنی بۆ خوازم هیوادارم بەڕاستی لەم بزنسەژا سەرکەوتوو بیت ئیتر ئیشەکە چەندەکەی ئەبێ ئەوەنە مستەنەدی بۆ بکەی بەڕاستی ئەبێ ئەوەنە ڕیکلامی بۆ بکەیت ئیتر تۆڕی کۆمەڵایەتی ئەبێ لە ئینستاگرامەوە تا ئەوەی هەیە بەڕاستی ئیشی تیائیش لەوای ئەوە بکەن دەستان خۆش بێت سەرکەوتوو بیت خۆشەویستان لێرە لە شاری شنۆ لە خزمەتی مامۆستا سەمەدی ئەلیاسیین خۆی بە خۆی موزیسیانە و بەڵام ئێستا بوارەکەی لای ئەو فراوانتر کردووە ئێستا کار لەسەر دروستکردنی سازەکە سڵاو مامۆستام کاتەوە باش بەڵێ زانیاری هەیە بە حەزەکەی لە دەمی مامۆستا خۆیەوە بزانین زۆر بەخێربێن سەرچاو زۆر سپاس بۆ میوانەرەکە و تەشەکر دەکەم لەتوێ زۆر بەخێربێن سەرچاوەکانم لە خزمەت و داما زۆر سپاس ئیتر کە ئێستا کە دانیشتوی لەناو ئەم هەموو ئامێرانەیە هەر لە خۆتەوە حەست بە هەست بێ مرتاحیەکەیت من بۆ خۆم ئامێری موزیکم بە گشتی زۆر زۆر پێ وەکو ئۆبجێکتێکی هونەری زۆر جوانە بەڕاستی ئیتر چجای ئەم ئامێری سازەکەەوە ئامێرێکی کوردیە و سەدان ساڵ و هەزاران ساڵە ئەمامێرە لەلایەن ئەمیلەتی ئێمەوە زۆر جوان پارێزراوە درست ئیتر خۆتان سازژەن بوون یا هۆکارێکی کایەکەوە ئەم ئیشەتان بڵین بە کاری خۆتان هەڵبژاردووە وەڵام من تقریبا دەتوان بڵم لە مناڵێەوە کە دەتەمەنی 13 ساڵگیدا کە دەگەڵ بابم کاری نەجاڕیم دەکرد ئەو دارتاژ بوو من شاگردی بووم لە تەنیژوی کاری نەجاریم دەکرد بەڵام علاقەمەندێکی زۆرم بە دەنگی ساز هەبوو بەڵام ئەو سەردەم لە منتەقە نەوازەندەی بۆ سوورەتەی نەبوو ساز نەبوو مثلەن ببینین لە نزیکرا تا لەگەڵ سازەکە ئاشنابین فقط ئەمە جۆمان لە دەنگی سازەکان ببوو لەوانەیە لە ڕێی مامۆستا محەممەد عارفی جەزراوی بێ بەخوای موسیقانێک کە جۆمان دەدا دەورانی منداڵیدا بەڵام ئەو دەم ئاشنایەتیم لەگەڵ ئەو سازی دیوان نەبوو کە ئێستا بە زۆر ناو دەناسرێ سازی دیوان یا باغڵەمە یا تەمبور دەناو خەڵکدا باسی لەسەر دەکرێت و ناوی هەیە ئەو دەم ئەو سازە نەبوو بەڵام بۆ ئەوڵین جارە من سازی سنتورم دیت سازێکی ئێرانی کە لەوی ڕامن دەستم پێکرد بە دروستکردنی ئامێری موسیقا سازی سنتور
وەکو سێتارەکەەوە نا ساز سنتور 72 سیمی هەیە یەکدانە شکلێکی تقریبا زەوزەنەقەی هەیە کە 72 سیمە و کەمێک کاری نەوازنگی بۆ ساز سەخترا تا و سازانی کە چون بە خاتیوەکە تەنەوەی کوکەوەڵا ئەو ساز سنتورە من ئەوم دروست کرد بە مدەتی تقریبان 3-4 ساڵ لەسەر ئەو ساز کارم کرد هەم بە دروستکردن تەمەنی 13 ساڵگی ئەوڵین سازم دروست کرد ئەوڵین سنتور لە 14 ساڵگیش تقریبان نەوازندەیەکەش فێر بووم هەر بۆ خۆم بەڵام مدەتێک کە گوزەرا دوای دەگەڵ سازەکانی دیکە ئاشنا بووم وەکو تار وەکو ڤیۆلۆن ئەوانەشم تعود و دێک دروست کرد بەڵام ئەو ڕۆژێک کە لەگەڵ ئەو سازە ئاشنا بووم بە تەواوی سازەکانی دیکەم هەموو لانە ڕاستی ئەوەی سەیرە کەسێکی عشقەکە دروست دەکات پێشتر لەگەڵ مۆسیقاکەیە و کەوا خۆی پێشتر ئەسفی کردبێ یان سازەکەی ژەنی بێ ئەنجا دوایی فێری حەز لە دروستکردن یەکە بەڵام جەنابە دروستی کردو ئەو دروستم کردو جادوواکانە دەستم کرد بە نەوازنەکە واقعیەتی ئەوەیە کە من بۆ ئەوڵین بار دروستم کرد ساز جادوای لەگەڵ ئەو سازەکە ئاشنا بووم مدەتێکی ببوورێت خۆم جاجا پێ بڕم لە شاری شنۆیە کەسی کە هەبوو ئەو شتە من ئەو دەم لە شنۆ نەبووم واقعیەتی من ئەسلێتیم پیرانشاریمە لە شاری نەغەدە گەورە بووم ئەو باسانە کە دەکەمی شاری نەغەدەیە تا ساڵی 84 من تا ساڵی 84 بێس لە هەتاوی لە شاری نەغەدە بووم دوای ئەو دەم هاتم لە شنوێ بە کولی یەکجاری کارگام لێرە دانا لێرە ماندگار بووم دەستمان کرد بە کاری دروستکردنی ئەو سازە و ئێستاش کە دەبینێن تقریبا نزیک 7 نەفەر لە کارگا کار دەکەین بەڵێوەڵا ساڵانە چەند بەرهەمە هێنن یا ماگانەی حسایەکتان هەیە وەڵا بەستگی بە نەوعی بە قەولی دەڵن سفارشەکان هەیە بەڵام ئەمە دەکولدا مانگانە نزیک بە 120 ساز دروست دەکەین خۆت بۆ خۆت ئەدرسێکت یان نێو ناوبانگێکت دروست کردووە کەوا خەڵک سەفارشی زۆر بێ بڵێ مامۆستا دەسازم بۆ بنێرە بۆ نمونە وەڵا ئەغڵب مشتریمان هەیە تا مثلا تعداد ناڵە دڵ هەر چەند هەبیت مشتری ئەوە هەیە چون ئێرانە یا لە دەروی ناوڵە هەر لە ناو ئێران زیاتر چون واقعەتی کارەکانمان بۆ ناوخۆیە سنووری کوردستانی ئەرەوەڵا ئەلبەتە شاید مثلا بۆ عێراقیش بچیت بەڵام لە تەرەفمەوەنا کەسانی دیکانەکە لەمە وەردەگرن ئەوان دەیان بن ئەلبەتە لە دەرەوەش ئەمە سفارشی سازی باشمان هەیە بەکو مثلا هەبووە لە ئاڵمان لە کانادا لە ئوسترالیا سازمان ناردووە بەڵام بە تعدادی زۆر نامەسەن ئەوانە نەوازن دەبین ساز سفارش دەدەن بۆیان بەڕە دەکەین دەکولدا ئەمە بۆ ناو خۆکار دەکەین بەڵێ مامۆستا لێرە چەند سازێک لەبەر چاومانە من ئەمدانێت لەبەر دەستمایە بەڕاستی وەکوتم خۆی بۆ خۆی کارێکی زۆر زۆر جوانە چۆن جیاوازیەکەیت من دەبەری من لێ نازم بۆی پرسیارە ناکەم هەیە زۆر درێژە و هەیە فۆرمەکانە گۆڕێ دیار دەنگەکانیشە گۆڕێ دەتر بەپی تەختە و دارەکانیش سارەکانە گۆڕێ بەسەر نرخەکانی ئەگۆڕێ ئەمە باسی ئەومان بۆکەی بێزەحمەت وەڵا ئەمە دەنێ و سازدا ئەو سازانێکە عمومەن زۆرتری ئیسیفادە لێ دەکرێت دوو ناو سازمان هەیە دەست کورد دەستە بڵین ئێستاوە دەست بڵیندا ئەرەوەڵا ئەوە نەوعی کوکەکانیان ژەنینیان فەرقی هەیە پێکەوە تقریبان هەرتێکی هەر کارەکانیان وەکو یەکە بەڵام نەوعی دەنگەکان دەگۆڕدێت تقریبان بەپی چییە بەپی جۆری تەختەکەی ناوەڵا هەر فقەت ئەندازەکانن ئەلبەتە نەوعی دەنگەکان مەسەن بۆ سازی عرفی بۆ سازی معمولی بە تەختەکانیش دەگۆڕدرێ ئەمە مەسەلەن بۆ سازی ئامۆزشی بۆ کەسێک کە دەیەوێت تازە دەست پێ بکە بە ساز ناوە سازێکی بۆ دروست دەکەین کە هەم ئیستاندارد بیت شتێکی دروست بیت کە بتوانێت کاری پێ بکات و ئیسیفادەی لێ بکە و فەرقێکشی لەگەڵ سازە باشەکان دەبیت بە خاتری قیمەت بە خاتری کەیفیەت لە ناوازنەندەکانی کە حرفەیەشن معمولە سازی باشتریان دەبێت ئەمە دەوێت جنسی دارەکان بە جودا جنسی دارەکان داری خۆماڵیە یا لە شوێنی کەوتانی وەڵامە داری خۆماڵیشمان دەوێت بەڵام زیاتر دارەکانمانی شوێن بیکەنە بە ئیسلا لە تورکیا ڕادێت البەتە دارەکان ئی خودی تورکیەش نینە دەبینی رووسیا دەبیت ئی فەنلاندی دەبیت لە بە ئیسلا داری ئەمە بۆ دەستەکەی ئەغڵب داری ڕاش ئیسیفادە دەکەین دارێکە بنیوە ڕاش معمولەن ڕاشی گورجستان ئیسیفادە دەکەین کە لە دارەکانی دیکە بە نەزەری من باشترە ئەو جوری کەم کارم کردو تا ئەوڕۆ بۆ نەتیجە گەیشتم کە یەکێک لە باشترین دارەکان کە بۆ دەستەی ساز ئیسیفادە دەکرێت
بخاطری خوار بوون و ئەو شتانامە لەوی کەتەڕەوی خوار ناوێ وەنیە وڵا دەبێ ئیشی کردی دەودارە دەبێ بە شێوێکی زۆر درۆ دەمە وەختە کە دارەکان دەکرین ئامادە دەکەین لێرە شەندێک مەراحیلمان هەیە بۆ ڕاگررتنی ئەو دارە بۆی کە متمەعین بین لە دارەکە کە جواب دەداتەوە و شتەکەمان دوای لێ خەرا نابیت بەڵام مامەسا لە دارە خۆماڵەکان چ دارێ بەکارین مەسەڵەن سپیدارمانەیە سوورەچلارمانەیە گوێزمانێ ئەمانە ئەبن لە منتەقەی خۆمانەمە دارەکانی کە معمولەن ئیسفادە دەکەین زۆر کەم ئیسفادە دەکەین بەڵام داری جۆز معمولەن جۆزی ڕەش ئیسفادە دەکەین دوای وی نەوع دارهایەکی هەیە جەنگەڵینە میوەی نین بە ئیسلا داری بناویان پێدەکوترێت کوردەواریدا نەوە دارشتکە عرعری پێدەکوتری ئەوانە دەکار دەکەین ئەوش بە کەم بۆ سوورەتی زۆر نادەبینی کەسانێکە نەداریان هەیە دێن دڵن ئەو نەوەدارن هەیە مەش یان هەڵدەگرینەوە ئەو کەسێکە سەفارشەکەات جۆری دارەکەشت بۆ دیاریەکە وا هەیە دیاریش دەکا بەڵێ ئەوەی کەوا شارەزایی وڵای وا هەیە دیاری دەکا بەخاتیەوەی کە دەڵم بفەرم ئەو ڕەنگەم پێ جوانە نەوعی ڕەنگەکان بەڵام ئەو کەسێک کە پێ خۆش بە شتێکی دروست و ئیسابی هەبێت دەیخاتە ئەستۆی خۆمان دێ دەڵا ئەو شتێکە بۆ خۆت پێت باشە ئەوم بۆ بکەیە ئەوانە شەنارەوە ئەمەسەر لای من کە ئەیبینم گروپی یارسانەکان کە تەمبورە ژەنن ئەمیکە لە بەڵێن لە کرماشان و لە ئیلاموانە هەیە سازەکانیان درێژە ئەمەشیان تۆزێکی لە پسکۆلەیە دروستە ئەتر ئەوە تەمبورە ئەوان تەمبورن دروستکردنیشی جنسیداریشی دەگەڵ ئەو سازانی دیکە فەرقیان هەیە ئەمان ئەو سازی دیوان دەتوانین لە ئەنواعی دار دروستکەین لە هەر دارێک دەتوانین دروستکەین بەڵام معمولەن تەمبور زیاتر لە دارتوو دروست دەکرێت ئەگەر قسمەتی کاسەکەشی دارە تو نەبیت دەبێت سەفحەکەی 100% تو